فەیلسوف و هوزانوانê navdar û xudanşiyan, zanayekê Kurd wek reçelek li malbata baban e, desthilatdarên Silêmaniyê li serdemê xwe. Cemîl Sidqî Zehawî li sala 1763 li bajêrê Bexda çavên xwe geş kirine bi jiyanê, di nava malbatek roşnbîr û dunyadîde mezin dibe. بەشێک لەو کەسایەتیەکانی ئەو خانەوادەیە هەڵوەدا بوون لە کوردستان و ناوچە جیاجیەکانی دیکە. ئەوجا بۆیە باپیرە گەورەی جەمیل سدقی زەهاوی کە ناوی حەسەنە، ئەو ماوەیەکی زۆر لە زەهاو دەبێت لە نزیک کرماشان لەوێ دەبێت. بەشێک لە خانەوادەی بابانەکان دەستنە ئێران، بەشێکیان دەستنە بەغدا، بەشێکیان هەتا لە مووسڵ لە ناوچەکانی دیکە لە کوردستان بڵاو دەبنەوە، هەر یەکەو بەقەدەر پێگەی خۆیان. باپیرە گەورەی جەمیل سدقی زەهاوی لە دامەزرێنەرانی میرنشینی بابانە و ئیبراهیم پاشا ئەوان هەمووینەوەی باپیرە گەورەی جەمیل سدقی زەهاوین. ئەم بنەماڵەیە بنەماڵەیەکی زانست پەروەرن و لە هەمان کاتشا لە چوارچێوەی سیاست و دەوڵەتداریە کاریان کرد. ناوێ وێیە درست جەمیل محەممەد فەیزی کوڕێ میر ئەحمەد زەهاوی، باپیرێوی بوو دەمەکێ لە قۆناغا زاروکینیێ li malbata dayika xwe dimîne li devera Zehaw. Ew dema vedgerêt bû Silêmaniyê, edbîte xudanê evî nasnavey wek kes û wek malbat. زەهاو پێگەیەکی مێژووی هەیە لە ڕاستیدا لە مێژووی نوێی کوردستاندا، بە تایبەتی دوای بەستنی پەیمانی زەهاو لە ساڵی 1639 لە نێوان دەوڵەتی عوسمانی و دەوڵەتی سەفەوی بۆ دیاریکردنی سنوور لە نێوانیان، کە پەیمان نامەکە بە زەهاو بەناوبانگ کەواتە شارە ئاوەدانیەکی گەورەی کوردستانە. ئەمان بنەماڵە نازناویان بابانە، بەڵام باپیرەی جەمیل سدقی زەهاوی کە محەممەد فەیزی بەگە بە منداڵی لەگەڵ باوکیا دەچنە ناوچەی زەهاو. دایکی جەمیل سدقی زەهاوی خەڵکی ناوچەی زەهاوە، چەند مانگێک لەوێ دەمێننەوە یاخود زیاتر، دوای کە دەگەڕێنەوە سلێمانی نازناوی زەهاو بەسەر باپیرەیە دەبردرێت. جەمیل سدقی زەهاوی وەک ڕەچەلەک ئەتزڤڕیتەوە بوو ماڵباتە بابان، کۆ ئەف ماڵباتە mêrnişînên devera Silêmaniyê bûn li sedê 17 heta 19. ئەم میرنشینە کاریگەریەکەی لەوەدایە کە بەیەکەوە بزاوی ڕۆشنبیری و بزافی سیاسیان گرێداوە. لەم میرنشینەیە قوتابخانەیەکی گەورەی ئەدەبی کوردی لەدایک دەبێ کە قوتابخانەی نالیە یاخود سێکوچکەی بابانە. لە هەمووی گرنگتر سەردەمی دروستبوونی میرنشینی بابان هاودەمە لەگەڵ بزوتنەوەی نەتەوەخوازی لە ئەوروپادا. شتێکی تر کە لەسەر ئاستی میلی کێشە بوو بە تایبەتی لە میرنشینی باباندا ڕکابەری تەریقەتی بوو، تەریقەتی قادری و تەریقەتی نەقشبەندی، بە تایبەتی کەوای لێهات جێ بە مەولانە خالیدی نەقشبەندی لەخ کرا و ناچار کرا بڕوات و لە وڵاتی خۆی بتارێ و زەیدی خۆی بەزێ بێڵە و نەگەڕێتەوە و لە دیمەشق کۆچی دوای بکە. ئەوانە هەمووی بەشێکن لەو کێشە و ئاریشانەی کە هەم لە لایەنی دەسەڵات بوونەماڵی و هەم لە لایەنی میلی و خوارەوە لەناو میرنشینی باباندا ئەو کاتە بوونی هەبوو و کاریگەری هەبوو لەسەر کۆمەڵگای کوردی لەو سەردەما. زەهاوی دژیێ زاروکینیا خۆدا دەست بە خوێندنێ کریە و li dev çendîn zanayên nav û deng û bilîmetên wî serdemî zanist û mecrifet wergirtiye, eb taybet li bajêrê Bexda. ئەم بنەماڵەیە لەگەڵ کاری سیاسی و دەوڵەتداری هەمویان زانا بوون، زانای ئاینی بوون، زانای سەردەمی خۆیان بوون، بۆیە لە ناو کەشوهەوایەکی زانستیا پەروەردە بووە. هەر زوو ئەو سیستەمی خوێندنەی کە باو بووە سیستەمی مزگەوت و لەبەرکردنی قورئانی پیرۆز و وەرگرتنی زانستە شەرعیەکان و ئوسوڵ و مەنتیق و فەلسەفە هەمووی تەواو دەکا. باوکی لە ڕاستیدا یەکێکە لە موفتیە زۆر دیارەکانی بەغدا لەو ماوەیەدا ڕۆڵی خانەوادیان ئەو کاتە پتر دەردەکەوێت، بۆیە لەسەر دەستی باوکی و دواتر لەسەر دەستی ئەو زانایانێ کە لە 5-6 ساڵیەوە بەرەبەرەنراوەتە بەر خوێندن. سەرەتا بۆ خۆشی باز دەکات کە تۆزێک لاسار بووە بۆ خوێندن و زۆر لەگەڵی نەبووە، بەڵام دواتر بە پاڵپشتی باوکی دەچێتە ئەو حوزرە و خوێندنەوە مەدرسانەی کە هەبووە، تاوای لێدێ بەڕاستی لە چاو برادەرەکانی دیکەی زۆر
کەسایەتی دیار دەبێت و زۆر پێدەگات و بەرەبەرە زانستە ئیسلامیەکان بە تایبەتی لە حوزرەکان و لە مەدرسە دینیەکان دەست پێ دەکات بە خوێندنیان. جەمیل سدقی زەهاوی دمیانە ژیانە خۆدا gelek pilew post wergirtîne. Dakûkî karekê sersextê mafê jinan bû ku ev êke di ser demê wî da mijarek nam û seyr bû. ئەم کەسایەتیە زانستیە کە لە ئەستەمبول ناگیرسێتەوە برار دەدا بگەڕێتەوە بۆ بەغدا لەبەر پلە و پایەی زانستی بەرزی چەندین پۆستی پێدەدرێت. پۆستی ڕۆشنبیری وەک بەڕێوەبردننی ڕۆژنامەکان، پۆستی ئیداری وەک لە وەزارەتی مەعاریفە و لە محکەمەیە بە هەمان شێوە پۆستی باڵا وەردەگرێت لەو سەردەمەدا. یەک لە تایبەتمەندەکانی جەمیل سدقی زەهاوی لە ژیانی خۆیدا وەکو پێگە مێژوویەکەی ئەوەیە کە بە گەنجی پێگەیشتووە. یعنی بە گەنجی سەرودەری کردووە لەگەڵ پلە پۆستی جیازە بە تایبەتی لەگەڵ مەجلیسی مەعاریف کە لە بەغدا هەبوو، هەروەها ئەنجومەنی ویلایەتی بەغدا کە ئەوانە هەم لە بواری ڕۆشنبیری هەم لە بواری کارژێڕی ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە خاراندن و لە پێگەیاندنی کەسایەتی جەمیل سدقی زەهاوی هەر لە گەنجیدا. لە ساڵا 1985 وەکو مامۆستا لە قوتابخانەیەکێ بناوێ سلەیمانی لە بەغدا کار کردیە. مامۆستایەکێ زۆر لێهاتی و چەلەنگ بوو. دەبێتە مامۆستایەکی سەرەکی لە قوتابخانەی ئەسولەیمانیە لە شاری بەغداد کە ئەڵێن قوتابخانە بە واتای زانکۆی ئەمڕۆ. ئەمەش وای لێ دەکا کە بەردەوام جێی پرسیار و گرنگی پێدان بێ لە لای قوتابیان و هەوادارانی زانست. میسر و شام پتر پەیوەندیان لەگەڵ دەوڵەتی عوسمانی هەبووە، پتر نزیک بوون لە ئەوروپا و لە پێشکەوتنەکان. عێراق تۆزێک وە درەنجی کەوت تاکردنەوەی قوتابخانە عوسمانیەکانی زاو قوتابخانە سلێمانی قوتابخانێکی عوسمانیە بە ناوێکی عوسمانی کراوە، بۆیە ئەو ناوە هێتە منێستا نەماوە، بەڵام ئەو کاتە بەشێک بوو لەو قوتابخانەی کە ڕۆڵێکی زۆر گرنگی بینی لە پێگەیانی کەسایەتی زیاجە بە تایبەتی لە بەغدا و لە سەروی هەموو شارەوە جەمیل سدقی زەهاوی. لە ساڵا 1970 وەک ئەندامێ لاوێن ئەنجومەنێ مەعارف ئانکو بە دەربڕینا سەردەم لە وەزارەتا پەروەردە لە بەغدا هاتیە هەلبژارتن. لە بیستەکانی تەمەنیدا بووە لەو ئەنجومەنانە ئەندام بووە لەبەر پێگەی بنەماڵەیی و لەبەر زیرەکی خۆشی بەڕاستی، بۆیە ئەوە دەوری زۆر هەبوو لەوەی کە ئەو کابرایە دواتر چالاکیەکانی دابش ببێ هەم لە ئالی ڕۆشنبیری و زانستی و هوەری، هەم لە ئالی کارژێڕی و سیاسی و بەشداریکردن لە ئەنجومەنە زیاجەکان. هەر لەو سەردەمەدا لەبەر پایەی زانستی بەرزی و لەبەر فراوانی تواناکەی و لەبەر ئەوەی پسپۆڕی هەبووە لە ئەستەمبول شادێ وەرگرتووە هەڵدەبژێرێ بە ئەندامی با بڵێن وەزارەتی پەروەردە بە داڕشتنی ئێستا واتە وەزارەتی مەعاریف. ئەم وەزارەتە یەکێک بووە لە هەرە وەزارەتە گرنگەکانی ئەو سەردەما، چونکە بواری پەروەردە و بواری زانست و داڕشتنی مەنهەجەکان لە دەستی ئەو وەزارەتەیە بووە. لە ساڵا 1990 وەک ڕێڤەبەر و سەرنویسەرێ ڕۆژنامەیە زەورا و ڕێڤەبەرێ چاپخانەیە ویلایەت لە بەغدا هاتیە دەستنیشانکردن. لە سەردەمی چاکسازیدا کە مەدحەت پاشا دێتە عێراق و دەبێتە والی و دەست دەکات بە چاکسازی، یەکێک لە چاکسازیەکانی هێنانی چاپخانە و دەرکردنی ڕۆژنامەیە کە پێیان تۆ غەزەتە لەو کاتەیە بە زمانی تورکی. ڕێژەی خوێنەوار زۆر کەم بووە، چ جای ئەوەی خوێنەواری ئازبەرز لەبەرەوە کەسێک لە جەمیل سدقی زەهاوی بە تواناتریان نەبینیوێتەوە بیکەنە سەرنووسەری ڕۆژنامەکان کە لەو کاتەیە دەرچووە و چاپخانەش بەردەوام چاپی کردووە. و ڕۆڵێکی زۆر کاریگەری بینی و هەتا لە نووسینی ئەو مەقالە و وتارانەی کە ئەو کاتە بڵاوکراتەوە کاتە وەکو بڵێ سەرنووسەری بەشە عەرەبیەکەی ڕۆژنامەی زەورا بوو. ئەمەش کاریگەریەکی زۆری هەبوو لەوەی کە ئەو لە بواری ڕۆژنامەوانیشدا خۆی پێبگەێنی و کاریگەریەکی زۆری هەبێت لە پێگەیاندنی بوارە ئەدەبیەکەی و هەستە شیعرەکەی لە داهاتوودا. لە ساڵا 1996 سەردانا ئیستانبولێ کریە بۆ دەمەکێژی ژیان لەوێرێ کریە. لە ساڵا 1970 وەک مامۆستایە فەلسەفە ئیسلامی لە ئیستانبول وانە پێشکەشکردنە و وەک مامۆستایەکێ چەلەنگ دەرکەفتیە. لە ڕاستیدا پێش بڕوات بۆ ئەستەمبول
ڕۆیشتێکی دیکەی هەیە بۆ دەرەوە هەر لەسەر وەکو ئەرکێکی دەوڵەتی عوسمانی ئەویش ئەوەیە وەکو واعز وەکو تاربێژ دەنێرن بۆ یەمن ماوەیەک لە یەمن دەبێ دواتر کە دەگەڕێتەوە دەنێرێت بۆ ئاستانە بۆ ئەستەمبول لە ئەستەمبول ڕۆڵێکی زۆر کاریگەری دەبێت جەمیل سدقی زەهاوی وەکو ڕۆشنبیرێکی سەردەمەکەی خۆی وەکوەوەی کە عەربی زانێکی گەورەیە فارسی زانێکی گەورەیە تورکی زانێکی گەورەیە جگە لەوەش کە بۆ خۆی کوردە و زمانی دایکی کووردە سەردەمێک لە سەردەمەکان ئەندامی مەجلیسی ئەعیان بووە دواتر لەبەر تواناداریەکەی سوڵتان عەبدولحەمید بانگی دەکات و دەبێتە مامۆستای فەلسەفە لە قوتابخانەی پادشایەتی لە ناو ئەستەمبوڵە وانەکانی کە وتوێتیەوە ئەوە گرنگ بووە لەو سەردەمەدا بە تورکی کراوەتە کتابێک و پەرتوکێک و بۆتە مەنهەجی ئەو زانکۆیە لە سەردەمێ سوڵتان عەبدولحەمید و سەردەمێ دەستور جەمیل زەهاوی چەند کارێکێن فەرمی یەن دەولەتێ ڕاتپەڕینە و دیڤدا کارێوی ئەتهێتە هەلواسین لەبەر ئەوەی لە ناخی خۆیان کەسێکی ئازادی خواز بووە هەردەم ڕغنەی لە دادپەروەری گرتووە لە ستەم گرتووە کە لەم کە لە قۆناغەکانی دوایی دەوڵەتی عوسمانیا زۆر بڵاو بووتەوە بۆیە تووشی گرفت بووە لەگەڵ سیستەمی سیاسی سەردەمی سوڵتان عەبدولحەمیددا اتحاد و تەرەقی کە دەیانوێت چاکسازی بکەنە دەوڵەتی عوسمانیداوە دژی لە کۆتایی دژی سوڵتان بوون ئەو بەگەڵ وان کەوت واتە لەگەڵ حەڕەکە بزاوە نوێ خوازیە چاکسازیەکەی دەوڵەتی عوسمانی بوو بە قەولی ئەو کاتەکە مۆدێل بوو بۆ سەردەمەکە بۆیە بەگەڵ ئەوان کرد ناکۆچی لە نێوان ئەو دەسەڵاتی ئاستانەدا دروست بووە جەمیل سدقی زەهاوی چونکو هەلگرێ بیر و بۆچوونên تایبەت بخۆ بوو هەلوێستên جیاواسیên سیاسی هەبوون لەوڕا ڕوبەڕۆیە هەلوێستên تۆند بە ئشلایە دەسەڵاتدارên ئیستانبولێڤە لە ناخی خۆشیە خۆی ئاماژە بەوە دەکاڵێ ناتوانم بێدەنگ بم لە ستەم کە دەکرێت لەبەر ئەوە بینیوێتی کۆمەلگاز بەرەو دواکەوتوی دەڕوا بەرەو نەخوێنەواری دەڕوا ستەمێکی زۆر لە ئافرەت دەکرێت لە ئاستی کۆمەڵاتی و لە ئاستی ڕۆشنبیری بۆیە بە دەنگێکی بەرز بە دەنگێکی بوێر بەوتن و بەنووسین ئەم رەخنانەی لە سەردەمی ئەو کاتە گرتووە لە دەسەڵاتدارانی ئەو کاتە گرتووە بۆیە لە لای دەسەڵاتدارانی ئەو کاتە کەسێکی خۆشەویست نەبووە کە ئەمەوای کردبوو کەسایەتیەکی تایبەت لە ڕاستیدا جەمیل سدقی زەهاوی دەرکەوێت واتە کەسێک بوو لەگەڵ تەوژمەکە نەدەڕۆی بە تەواوی هەندێک زار ڕاستە بۆ خۆی لە ناوکایە دەوڵەتی عوسمانیدا پێکەیژ و بەڵام هەندێک زار ئەو وەکو کەسایەتیەکی ڕێسپەر کەسایەتێکی تایبەت بیر و بۆچوونی خۆی تایبەتمەندەکانی خۆی و هزر و بیرکردنەوە و پەیوینی خۆی داخستە سەر ڕووپەری ڕۆژنامەکان و ئەوەش کاریگەری هەبوو لەوەی کە تا ڕادەیەک دەسەڵاتدارانی عوسمانی لێی دەڕدۆنگ بن زەهاوی لە ساڵا 1921 پشتی دامەزراندنا دەوڵەتە عێراقێ وەکو ئەندامێ ئەنجومەنێ ماقولان لە عێراقێ کار کریە بۆ چەند ساڵان بەردەوام دەبە لەسەر کارێ خوا شا دیاری دەکرد مەلیکی عێراق دیاری دەکرد بۆیە دەبوو لە کەسایەتی دیارەکان بێ لە وجەهایی عێراق بێ و گونجاو بێ وە کەسایەتێکی دیار بێ هەموو ئەوانە ئەو مواسفاتانە بوون کە دەخوازرا لە کەسایەتێکدا هەبێ کە لەو پایەدا بێ بۆیە زۆر بە ئاسانی توانین لە ئەنجومەنی ماقوڵانیشدا لە مەجلیسی ئەعیانی عێراقیدا جێی خۆی بکاتەوە و لەوێش پێکەیەکی دیاری هەبوو وەکو کەسێک کە جێگەی متمانەی مەلیک بووە و هەڵدەبژێرێتەوە بە ئەندامی مەجلیسی ئەعیان و نوابی دەوڵەتی عوسمانی ئەو کاتە پاش ئەوەی دەوڵەتی عوسمانی لە شەڕی جیهانیەکەمە پارچە پارچە دەبێت دەڕوخێت و ئینگلیزەکان دێنە عێراق جەمیل سدقی زەهاوی لەبەر تواناداری زمانەوانی هەڵدەبژێدرێت بە سەرۆکی دەستەی وەرگێڕانی یاساکانی عوسمانی بۆ سەر زمانی عەرەبی دواتریش کە دەوڵەتی عێراقی دادەمەزرێت لەبەر پایە بەرزی جەمیل سدقی زەهاوی چاوەڕوانیەکان وابوون کە وەزارەت و پۆستی باڵا و هەستیاری بدرێتێ زەهاوی یە شەهرەزا بوو دە ئەزمانێ عەرەبی و کوردی و تورکی و فارسی زۆر بباشی بە ئەوان ئەزمانان دپەیوی کێمەک شەهرەزاییژی هەبوو لە ئەزمانێ فەرەنسی لەوڕا هەلگرێ ڕۆشنبیریەک بەرفرەه و زۆر بوو زمانێکی دیکەشی زانیوە کە وەکو شارەزایی ئەمە وای لێ کردووە کە دنیابینینی فراوان بێت
وەقوڵ بێتەوە لە زانستەکان و بەو چوار زمانە بنووسێت و بخوێنێتەوە و ببێتە زانایەکی پایەبەرز لەو بوارە جیاوازانی کە کاری لەسەر کردو. هەرچەندە لە هیچ شوێنێک نێشاردوێتەوە کە بە ڕەگەزی کوردە و شانازی کردو بە بنەماڵی بابانەکان و بە بنەماڵی خۆی، بەڵام لە هەمان کاتدا چ ئەو چ مەعروف ڕەسافی دوو شاعری دیار کە ڕکابەریش لە نێوانیاندا هەبوو ئەو کاتە، هەردووشیان بە بنەچە کوردن، بەڵام هەردووچیان لە بواری مەسەلەن زمانی کوردی و ئەدەبی کوردیدا جێژی وایان نییە، بە تایبەتی لە ئەدەبی عەرەبیدا پێگەیان دیارە. زەهاوی پرانیا بەرهەمێنوی بە ئەزمانێ عەرەبی نوێساینە و دە هەمان دەمدا دژیێ لاویێدا بەرهەمێکێ فارسیژی وەرگێڕایە سەر ئەزمانێ عەرەبی. یەکێکە لەو نووسەرانەی لەو بیرمەندانەی کە بە ڕاشکاوی کوردبوونی خۆی باس کردووە و شانازیشی پێوە کردووە، بەڵام لەبەر ئەوەی لە بەغدادا لەدایک بووە، لە بەغدادا پێگەیوە، زمانە کوردیەکەی لەو ئاستەیان نەبووە بتوانێت بەرهەمی تەواوی پێ بنووسێ و ژینگەکەش ئەو کاتەش ژینگەی ڕۆشنبیری عەرەبی بووە لە بەغدا و لە ناوچەکەیە و لەگەڵ نووسین بە تورکی. بۆیە بە شێوەیەکی گشتی بەرهەمەکانی بە زمانی عەرەبی نووسیوە و لەگەڵ هەندێک بەرهەمی بە زمانی تورکی. ئیتر هەر لەمە ئەنجومەنی مەعارفی بەغداوە تا ئەنجومەنی ویلایەت و تا دەگاتە ئەنجومەنی مەبعوثانی عوسمانی و تا دەگاتە ئەنجومەنی ماقوڵانی عێراقی و لەو بوارانەدا لە شوێنی جیاجیا خزمەتی کردووەوە کەسایەتی دیاری خۆی نیشانداوە. بوارێکی دیکەی کار و چالەشیەکانی کە ئەوە بوارە ناوبانگکردەکەی جەمیل سدقی زەهاوی بوارە ئەدەبیەکەیەتی کە لە ئەدەبیشدا شاعیرێکی زۆر بە سەلیقە و دیار بووە بە عەرەبێکی زۆر جوان و بەڵام بە زمانێکی سادە و بە شێوەیەکی سادە. زەهاوی دناوا پەخشان و هوزانên xwe da بەحث لە ئازادیا mirovî و berhengarبûna paşkeftina civakî mafên afret û ڕۆشنگەریya hizrî û meعریفî kar kiriye. گەر لە ناوڕۆکی بەرهەمە ئەدەبیەکانی ورد بینەوە دەبینین ڕچەشکێنی سەردەمی خۆی بووە، کەسێکی نوێخواز بووە، یەکێک بووە لە هەرە پێشەنگەکانی داکۆکیکردن لە مافی ژنان دەو سەردەمەدا، یەکێکی بووە لە هەر داکۆکیکەرەکان لە بەگژدا چوونەوەی نەخوێندەواری دواکەوتووی کۆمەڵگا و هەروەها یەکێک بووە لەو کەسانەی کە دژی داخراوی دین بووە، ئیستیغلالکردنی دین بووە لەلایەنی هەندێک کەسەوە بۆ مەرامی تایبەتی خۆیان. شعری وەکو پەیامێک بەکارهێناوە بۆ ئازادی بیرکردنەوە، بۆ ڕوبەڕووبوونەوەی ستەم لە سەروی هەموو ئەمانەشەوە بۆ ئازادی ئافرەت، کە ئەمە وای کردووە کە تایبەتمەندیەکی دیار لە ئەدەبی ئەودا بێواتە ئەدەبی جەمیل سدقی زەهاوی ئەدەبێکی زۆر پەیامدارە، ویستوێتی لە ڕێگەی ئەدەبەکەیەوە کۆمەڵێک شت بگەێنێ بە خەڵک بە تایبەتی لە ڕێگەی شیعرەکانیەوە جا هەر دەگاتە سەر ئەوەی ئازادی بیرروڕا و هەتا پێداچوونەوە بە کۆمەڵێک دیرگای دینی. جەمیل سدقی زەهاوی دناوا چوار سەردەمên جودادا ژیایە، سەردەمê سوڵتان عەبدولحەمید و ئیتیحاد و تەرەقی و ئینتیدابا بەریتانی و سەردەمê نیشتیمانیا عێراقی. ئەم ئاستە بەرزە ڕۆشنبیریە، زمانزانینە، بینینی چەندین سەردەمی جیاواز، بوونی هەڵوێست لە ژیانی ڕۆشنبیری و ژیانی کۆمەڵایەتیە وای کردووە ئەم کەسایەتێکی نیشتیمانی نەبێ، بەڵکو کەسایەتێکی جیهانی بێ لەسەر ئاستی هەموو دەوڵەتی عوسمانیدا. بۆیە کەسایەتێکی زانستی و ئەدەبی گەورەی وەکو تاها حوسێن دەڵێت جەمیل سدقی زەهاوی کەسایەتێکی عێراقی نییە، بەڵکو کەسایەتێکی جیهانیە، کەسایەتێکی عەرەبیە و ناوی ناوە الشاعر الفەیلسوف. تێبینی ئەوە بکەین کە ئەو لە بواری بیرکردنەوەی فەلسەفیانەشدا هەوڵی داوە تۆوی فەلسەفە و بیرکردنەوەی جیاواز لە ناو شعرەکانیدا بچێنێ، بۆیە بەشێکی دیار لە شعرەکانی جەمیل سدقی زەهاوی بیرکردنەوە بواری فەلسەفیان تێدایە، هەتا ئەمە وای کردووە کە ڕۆشنبیرێکی گەورەی یان ئەدیبێکی گەورەی وەکو تاها حوسێن لە پەسن و وەسفی جەمیل سدقی زەهاویدا بڵێ بەڕاستی ئەو هەر شاعری عێراق نەهی میسری شاهی هەموو وڵاتانە و ئەو لە ڕاستیدا ئەبوو عەلای مەعەڕی سەردەمە، بەڵام بە ئاگاییەکی زیاتر لەو کە ئاگاداری پێشکەوتنەکانی ئەوروپا و پێشکەوتنەکانی سەردەمە. گرنگترین بەرهەمێن زەهاویên فەلسەفی بریتینە لە ئەڤێن خارێ، الكائنات، الجاذبية وتعليلها، المجمل مما أرى، أشراك الدامخ، الدفع العام، والظواهر الطبيعية والفلكية.
لەبەر دوو هۆکار گرنگی داوە بە بواری زانستە سروشتیەکان سەرڕای فەلسەفە و ئەدەب. هۆکاری یەکەم سەردەمەکە سەردەمی تەقینەوەی زانستیە. لە سەدەی 19ەوە زانستەکان لە جیهانە تەقینەوە و بەروپێشچوونێکی زۆر گەورە بە خۆیانەوە دەبینێ. دووهەم دەبینێت جیاوازێکی گەورە هەیە لە ئاستی ڕۆشنبیری و زانستی کۆمەلگای عێراقی و عوسمانی بە شێوەیەکی گشتی بە بەراورد لەگەڵ کۆمەلگای ئەوروپیدا ئەمە وای لێ کردووە ڕاستەوخۆ بچێتە ناو بواری زانستە سروشتی و زانستە پەتیەکانەوە. منافەسە کراوە، ڕکابەری کراوە، دژایەتی کراوە، هەوڵدراوە ڕێگری لێ بکرێت. هەتا زارێک باز دەکەن مەلیکی عێراق بانجی کردو گوتێتی تۆ ئەو شێعر و شتانە دەنووسی خەڵک تاوانبارت دەکا بەوەی زەندیقی چکە بۆ خۆی لە وەسفی ژیانی خۆیدا باسیەوەی دەکات دەڵێ من بە منداڵی پێیان دەگوتم شێت وە کە بوومە مێرد منداڵ پێیان دەگوتم هەڵە پەز و هەڵەشا لەبەرەوەی زۆر کاری جیاوازم دەکرد وە کە پێگەیشتم بە منیان دەگوت کابرایەشی کە بوێری چکە زۆر شتم دەگوت کە خەڵک نەدەوێرای بێڵێ وە کە پیریش بووم بە منیان دەگوت زەندیق. بەرهەمێن وێ وەک هوزان هزار بەیتان تێپەڕاندیە و گرنگترین بەرهەمێن وێن هوزانە بریتینە ئەڤێن خارێ تەرجەما چوارینێن خەیامی بۆ سەر ئەزمانێ عەرەبی دیوانە زەهاوی چوارینە زەهاوی الكلم المنظوم الشذرات نزعات الشيطان اللباب ئەوشال نەسر. خولیای ئەدەب و وەرگێڕانی هەبووە بۆیە بیری کردوێتەوە لە وەرگێڕانی چوارینەکانی خیام کاتێکیش ئاستی ئەدەبی بەرەو پێش دەچێت لەسەر شێوازی چوارینەکانی خیام و لەسەر شێوازی تەنانەت ئەبوو عەلای مەعەڕی نووسینی ئەدەبی خۆی بڵاو دەکاتەوە و لە عەرەبیا بەم شێوازە نووسینە دەڵێن المعارضە الئەدەبیە. یەکێکە لە ئەستێرە هەرە دەرەوشاوەکانی بواری ئەدەبی عەرەبی و کەسایەتیەکی دیارە و پێگەی ئەو بەتایبەتی وەکو ئاماژەم پێکرد لەلایەن نووسەرانیشەوە زۆر بەرز و پەسن باس کراوە بەڵام ژیانی ئاسایی خۆی ژیانی تایبەتی خۆی لە بەغدا ڕوبەڕوو بووە لەگەڵ دژایەتی زیاد بەتایبەتی لە ئاستی کۆمەڵایەتی هەتا لەکن هەندێک شاعیرەکاریش مەسەن لەگەڵ مەعروف ڕەسافی ڕکابەری و کێبەرکیان هەبووە لەسەر پێگا لەسەر پێگەی شیعریان لە ناو کۆمەلگای بەغدا. زەهاوی لە 23 شوباتا ساڵا 1936 لە بەغدا دژیە 73 ساڵیدا کۆچا داویە دکەت و لە گۆڕستانە خەیزەران لە ناوچەیە ئەلئەعزەمیە ئەتهێت خاکسپاردن. ئیتر ژیانی ئەو بەڕاستی پڕە لە تێکۆشان پڕە لە هەوڵدان پڕە لە تایبەتمەندی و هەڵبەز و دابەز و نوێگەری کە لە کۆتاییدا وایە کرد کە ئەو بێتە ئەستێرێکی دیار بە تایبەتی لە بواری ئەدەبی عەرەبی. تا حوسێن وەکو پێشتر ئاماژەمان پێکرد دەڵێت ئەم کەسایەتیە کەسایەتێکی جیهانیە تەنیا وابەستە نییە بە ئەدەبی عێراقی بە ئەدەبی عەرەبی بە ئەدەبی دەوڵەتی عوسمانی بەڵکو پایەفکرەکەی ئەمنە بەرزە دەیبەسێتەوە یان گرەی دەدات بە ئەبوو عەلای مەعەڕی دەڵێ ئەمە ئەبوو عەلای مەعەڕی نوێی ئەدەبی عەرەبیە لە بەروی ئەدەبەکەی بە عەرەبی نووسیوە لە چوارچەوەی ئەدەبی عەرەبیە پۆلێنکردنی بۆ دەکرێت بەڵام ئەبوو عەلایەکی نوێخوازی کراوە بە ڕووی زانستەکانی سەردەمدا.